ئێستادا پێمان وایە یەکەم خەباتی مەدەنی مامۆستایان لە دوای دیداری نەتەوە یەکگرتوەکان و قونسوڵی ئەمریکا و ڕووکردنە بەغدا قۆناغێکی گرنگی بڕێ و لە ئێستاشدا بۆ ماوەیەکی کورت چاوەڕێی هەوڵەکانمان دەکەین کە موچەی فەرمانبەران و مامۆستایان لە بەغداوە بدرێت. دووەم لێرەدا بە پێویستی دەزانین بە حکوومەتی هەرێم بڵێین کە ڕێگری دروست نەکات لە بەردەم پێدانی موچەکانمان بۆ ئەوەی هاوشێوەی موچەخۆرانی بەغداد لە وەزارەتی پەروەردە موچەکانمان بگاتە دەست. سێەم مامۆستایان دڵنیا دەکەینەوە ئەم خەباتە مەدەنیە دەگەین نەجێ و میکانیزمی گونجاو دەگرینە بەر لە پێناو مافەکانمان و قۆناغی داهاتوو دەکەینە نوێنەرایەتی داواکانتان. لە ئێستادا دۆخی مامۆستایان لە هەموو کات زیاتر خراپە و ناتوانین پابەندی کردنەوەی دەرگاکانی قوتابخانە بین و بۆ وەرزی دووەم هیوادارین پەلە بکرێت لە گرتنەبەری ڕێگەیەک بۆ پێدانی موچەی تەواوی بەردەوام لە کاتی خۆیدا.